بە خۆشحاڵیەوە هەواڵەکانمان هەموو شار و شارچکەکانی کوردستانی تایە بەڵام تایبەتتر شاری کەرکووکی تیا وا لە شاری کەرکووک کۆڕێک بۆ نووسەر ئەحمەدی مەلا سازەکرێت. لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد کۆڕێکی بۆ نووسەر و توێژەر دکتۆر ئەحمەدی مەلا لە کەرکووک ساز کرد. کۆڕەکە لە هۆڵی ناوەندی ڕۆشنبیری دیالۆگ بە ناونیشانی شێخ ڕەزای تاڵەبانی ڕوانیم لە درزی قاپیەوە ڕێکخرابوو. کۆرجێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ئەدیبانی کەرکووک باسەکەی پێشکەش کرد. ڕوانیم لە درزی قاپیەوە توێژینەوەیەکی گرنگی دکتۆر ئەحمەدی مەلایە لەبارەی شێخ ڕەزای تاڵەبانیەوە. ویستم بزانم سێ کوچکەی بابان چ دەگەین زوڵمەتی زولف وەکو قافڵەی سەبر وەکو تەندوری فیراق. کۆڕەکە باسی سیمینارێک بوو سەبارەت بە شێخ ڕەزا پوختەی کتێبی شێخ ڕەزایە ئەمساڵ نووسیومە ینی ساڵی پار و بەشێکی سەرەتای ئەمساڵ بە ناونیشانی ڕوانیم لە قاپیەکی دیکەوە. ئەمە تێڕوانینێکی جیاوازە سەبارەت بە شێخ ڕەزا ڕەهەندە شێعری و کۆمەڵایەتی و تا ڕادەیەکی سیاسی ئەو قۆناغەم بەسەر کردوتەوە جیام کردوتەوە لە شێعری پێشخۆی چونکە شێخ ڕەزا وەرچەرخانێکی زۆر گەورەیە لە شێعری ئێمە سنوورێکی زۆر ڕوون دەکا لە نێوان شێعری حوجرا کە شێعری حوجرا بە شێعری کلاسیک ناوزەت دەکرێت نالی و مەحوی و سالم و کوردی و وەفایی و هەتا دوای. شێخ ڕەزا واقعیکی تر لە شێعری ئێمە سەرهەڵ دەهێنێ چەمچی سیاحەت و چەمچی سەرهەڵدانی شار پرجۆخستنی دولبەر کە لە شێعری حوجرەدا کەوێتە سنتەرەوە ئەو وەلای دەخا شێعر وەکو زمانێکی تازە بەکاردێنێ زمان وەکو تیغ دەشوبهێنێ کە دنیا دوولەت دەکا کەسایەتیەکان نەوالیکەوە دەسەڵاتیان هەبووە لەو سەردەمەیەدا بە گژیانە چووتەوە و داوای مافی خۆی کرد.